ڕۆژی 28 ئابی 2022 لە کاتژمێر 12 و دوو کەس حتمما چاودێری باوکمیان نەکرد. کاتێک گەڕایەوە لە دەوام گەیشتە بەردەمی ماڵ تەقەیان لێ کرد و شەیدیان خست. حتمما ئێمە ئەم ڕووداوە لەلایەن دەوڵەتی فاشستی تورک میت و لەگەڵ خۆفرۆشان و سیخوڕەکان ئەنجام درراوە. ئەوان تاوانبارن ئەوان ئەوەی ئاسایشی بۆ منتیقەکە ئەوان تاوانبارن. پەیوەندیدارەکان هەوڵ خۆیاندا بۆی لە چاودێریکردنی کامیراکان هەوڵ بدەن تاوانباران دەستگیر بکەن، بەڵام دیار بوو تاوانباران سنوورەکەیان جێشت بوو، بۆیە هەوڵیاندا دەست بەجێ کەوتنە جوڵە، بەڵام ئەوان دەرچوو بوون. نەخێر نەخێر ئێمە وەکو بنەماڵەکەی حەقی ئەسێنین، شەهید نامرێ، سەربەزین پێی. ئەگەر کاتی لە ژیان بوو ئێمە سەربەز شانازیمان پێوەکرد، ئێستا سەدقەس شانازی پێوەکەین لەبەرەوەی لە ڕێگەیەکی پیرۆزە شەهید بووە. الله